سەبارەت بە سەردانەکەی ئەنتۆنیۆ گۆتەرێس سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان بۆ عێراق و هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆبنەوەی ئەنجام داوە. باسییان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کردووە، پەیوەندەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا کردووە، باسییان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان کردووە. با بزانین ئامانجی سەردانەکەی گۆتەرێس بۆ عێراق و هەرێمی کوردستان چی بووە. لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵا بێت دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێ. ئامانجی سەردانەکەی گۆتەرێس بۆ عێراق و هەرێمی کوردستان چی بوو؟ ئەیویست چ مەسجێک بگەێنێت؟ ڕاستەکەی سکرتێری نەتەوەیەکگرتووەکان لە کۆنفرانسە ڕۆژنامە نووسەکانیان ڕۆژنامەوانەکانیان خۆی کۆمەڵەشتی وت، بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە تێ بگەین لە چرکە ساتێکە ئەم سەردانە ئاکرێ کە کۆمەلگای نێودەوڵەتی بەرژەوەندەکانی سەرەتایی 2000ەکانی بۆ عێراق نەماوە و ئەمە وای کردو عێراقەکانیش بە جۆرێک لە جۆرەکان بە کوردەکانیشەوە تووشی جۆرێک لە حیرمان ببن. حرمانیانی چۆن؟ ینی جاران تەماشاکەی هەرمانگی جارێک نەک هەر سەرۆک کۆمار نەکارەوە سەرۆک وەزیران بەڵکو سەرکردەی حیزبێکیش لە کۆشکی سپی پێشوازی لێکرا لەلایەن سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. باسی وڵاتەکانی تر هەر ناکەم، بەس ئێستا لەبەرەوەی جیهان گۆڕاوە، ئەڵەنگارەکان گۆڕاون، هاوکێشەکان گۆڕاون و عێراق توانم بڵێم کەوتوتە خوارەوەی گرنگی پێدانی کۆمەلگای نێودەوڵەتی. بۆچی؟ هۆکارەکان زۆرن، هۆکارەکان زۆرن. یەکەمیان ئەوەیە کە ئێمە ئەمریکیەکان خۆیان پاشەکشیان کردووە لە عێراق جاران لە سەرەتای 2000ەکانە ئێمە بەلای کەمەوە شکست بووە یان سەرکە 120,000 سەربازی ئەمریکیمان لێرە بوو. 120,000 سەربازی ئەمریکی لە سەدای 2000ەکە و هەموو ئەمریکا بە هەموو هێزی خۆیەوە لێرە بوو. ئەمریکا ئەویست لە عێراق مۆدێلێک دروست بکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وا بکە ئەم مۆدێلە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست شاوی لێ بکەن. بۆ وەڵامی پرسیارەکەی تو ئایامە شکست بوو؟ بێگومان شکست بوو. بۆ ئەمریکیەکان شکست بووم، بۆ ئەمریکیەکان شکست بوو، بۆ ئەوروپیەکان شکست بوو، بۆ ڕۆژئاوایەکان بە شێوەیەکی گشتی کە نەیانتوانی پرۆژەکەی خۆیان لە عێراق جێبەجێ بکەن. نەکرد نەیانتوانی، دواتر چوونە ناو جەنگی ئەلقاعیدەوە، دوای جەنگی ئەلقاعیدە ڕۆشنە ناو ئینسحابیان کرد لە 2011 لە عێراق، دواتر دوای 3 ساڵ گەڕانەوە چونکە جەنگی داعش دەستی پێکرد و ئێستاش بە ڕاشکایی بڵێن ئێمە ئەمریکا و ئەوروپا بە ئۆکرانیەوە مەشغوڵن. اینجا لەم دۆخەیە هاتنی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان باخێکی زۆر گرنگی هەیە. ئەوێت عێراقیەکان و کوردەکان دڵنیا بکاتەوە لەوەی کە بە تەنها جێتان نایڵین. زۆر باش. باسی لە کێشەکان نێوان هەولێر و بەغدا کرد لە زۆربەی پرێس کۆنفرانسەکانە، چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان. نەتەوەیەکگرتووەکان دەتوانێت چ ڕۆڵێک بجێڕێت بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ناتوانین فێڵی لێ بکەین. بۆچی ناتوانین فێڵی لێ بکەین؟ چونکە هەموو شتێک ئەزانێ بە تەفاسیل ئەزانێ، هەروەکەوەی کە لە هەولێر بژی، هەروەکەوەی لە بەغا بژی، هەروەکەوەی کە لە ئەندامی وەفدی دانوستانکاری نێوان هەولێر و بەغابێ، هەروەکو لێ کاتا کورد بێ و عەرەبیش بێ، ئاگای لە هەموو شتێک هەیە. لەبەرەوە خاڵی یەکەم ناتوانین فێڵی لێ بکەین. خاڵی دووهەم ئەوەیە کە بۆ یەکەم جار کەسایەتێکی زۆر گەورە لە ئاسیاوە بینی کە ڕاتە ناو تەفاسیل، ئەڕواتە ناو دیتێڵەکانەوە و ئەتهێنێ. بۆ نمونە قسە لەگەڵ کاکە ئەو قسەی لەگەڵ سەرۆکی عەسایبی ئاهلی حەق کردووە، وەنیە پێم وایە تاکە سەرۆکێک سەرکردێک نەیبینی بێ لە بەغا سەرکردەی کەتایبی حیزبوڵڵا بووە، جگە لەو هەموویانی بینیوە، هەر هەموویان بە کلدانیشەوە. باش نییە؟ بۆچی هەموو ئەمانەی بینیوە؟ چونکە ئەو جیاوازێکی زۆر گەورە ئەکا ئەگەر وریابی لەم ڕستەی کە پێتەڵم جیاوازێکی زۆر گەورە ئەکا لە نێوان حکوومەتی عێراقی و ڕژێم لە عێراقا. ئەوە زانێ ئەم دووشتە جیاوازن، حکوومەتەکان دێن و ئەڕۆن، بەڵام ڕێژیمەکە لێرەیە. وەکو چۆن حکوومەتەکە سەرۆک وەزیران و وەزیری خۆی هەیە، ڕژێمەکەش پیاوی خۆی و ئەکتەری خۆی و ژنی خۆی و ژێوپۆلەتیکی خۆی و ستراتیژی خۆی و ئاڵنگاری خۆی هەیە. بۆیە ئەو لێک کاتە ئەگەر وریابی چۆن لەگەڵ حکوومەتە کۆبێتەوە، ئەوە لەگەڵ ڕێژیمیشە کۆبێتەوە. هاتنی بۆ کوردستان ئەگەر ڕێگەم بدەی بەیەک ڕستا زۆر گرنگە، بۆ چونکە ئەوەندەی من ئاگادار بووم و ئاگاداریشم ئازانم چی ڕوویداوە، ئەوەیە کە هەموو فشارەکانی بەکارهێناوە لەسەر پارتی وێکێتی بۆ ئەوەی کە حکوومەتێکی یەکگرتووی هەرێمی کوردستان ئیدارە بکەن
و بەیەکەوە ئیدارەی بکەن ئەوە خاڵی یەکەم و بەیەکەوە ئیدارەی بکەن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم گرفتەکانیان چارەسەر بکەن پارتی وەکێتی. خاڵی سێهەم ئەگەر مستەحیلیشان کردووە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵ بکەن. جاتوانێ گوشاریم خاتە سەر بۆ پرسی هەڵبژاردن باسی لە هەڵبژاردنیش کردووە کە ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت. سیر کازانی چۆن دیسانەوە ئەما کەوێتە سەر دەستە بژێری کوردی. ئایا دەستە بژێرێکی بەرپرسیارە لە بەرامبەر بەرژەوەندێ باڵەکانی هەرێمی کوردستان و لە بەرامبەر ئەمنی قەومی هەرێمی کوردستان یا بەربژێرێکی بێباکە. بێباکبوون بە معناچی کاکە سکرتێری نەتەوە یەکگرتووەکان و وەزیری وڵاتێک نییە. هات بێت و ئەمڕۆ بێت و بڕۆ تەنانە سەرۆکی وڵاتێکیش نییە، وڵاتێکی ئەوروپی یا ئەمریکای لە ئەو کاکە سکرتێری هەموو نەتەوە یەکگرتووەکانە. ینی با بڵێن ئەگەر بڵێم شەرعیەتی هەموو ئەنتەرناسیۆنال لای ئەوە. ئەگەر سەرۆکی وڵاتێک لە ئەوروپا تەنها شەرعیەتی ناسیۆنال و نیشتمانی هەبێ ئەو شەرعیەتی هەموو ئەنتەرناسیۆنال و کۆمەلگای جیهانی لێ بە پێی خۆی هاتۆ بۆ هەولێر لەگەڵ ئەکتەرە حکوومیەکانە دائنیشێ لەگەڵ ئەکتەرە حیزبەکانە دائنیشێ قسەی ڕاستەوخۆ لەگەڵ هەر هەمویان ناکە قسەی ناڕاستەوخۆشیان لەگەڵ هاکە ئەم سێشتر لێ داوا کردوین. ئەگەر بێت و کاکۆڤان دەستە بژێری کوردی بە هەند هاتنەکەی و داواکاریەکانی وەرنەگرێ و مامەڵەی ئیجابی لەگەڵانەکە بەڕاستی ئەیسەلمێنین کە ئێمە لە ئاستی مەوعیدی مێژوویمانانین. تۆشدارەکانی لە پلاسخارتەوە پێگەیشتووە. ئەی بێگومان ئەی بێگومان تۆ چۆن هەواڵەکانت لە پەیامنێرەکانتەوە پێگا ئەویش پەیامنێرێکی هەمیشەیی لێرە هەیە. زۆر باشە. باسی لە دادگای فیدراڵی کرد گوتی دەبێت لە بەرژەوەندی هەموو عێراقیەکان بڕیار بدات چونکە ئەزانێت دادگای فیدراڵی من دوێنێ لە کۆنفرانسەکەی شوتم دادگای فیدراڵی ڕەهەندی سربەخۆی بوونی خۆی لە دەستداوە. من بەبرا عەرەبەکانم وت لە کۆنفرانسەکە وتم هەموو ڕۆژشەوێکە ماڵێکی کوردی ئەخەوێ بانی لە خەواڵە سێ چاوەڕوانی ئەوە کە بزانێ دادگای فیدراڵی چی بڕارێکی تری لە دژی کورد دەرکردووە. ئەمە پێی ناوترێ گرێبەستی کۆمەڵایەتی، ئەمە پێی ناوترێ گرێبەستی سیاسی نێوان کورد و شیعە. بۆ ئەوەی ئەم گرێبەستە بگەڕێتەوە بێ لە خاڵی یەکەمی سەرەتای یەکەمی هەموو یەکەمەکانەوە دەست پێ بکەین کە بریتە لە هەڵوەشانەوە و دروستکردنەوەی دادگای فیدراڵی. باسی شنگالیشی کرد. بەڵێ هەندێک قسە هەیە دەڵێن نەتوێگرتوەکان بستە هەر شوێنێک ئەو چێشە لەو شوێنە چارەسەر نابێ. ئەو قسێ باوە ئەکرێت و جانازانم تا چەند ڕاستە. ئەوە بڕیار هەندێک دەڵێن نەتەوەگرتوەکان هەیکەلێتێکە ناتوانێت هیچ بڕیارێک بدات. چەند وڵاتێکی زلهێزن ئەمانە و جیهان بەڕێوابن ئەمانە ڕاستن. سیر کە ئەکرێ لە هەندێک شوێنی دنیای ئەمە ڕاست بێ ئەکرێ لە هەندێک شوێنی دنیای ئەمە هەڵە بێ. نەتەوەیەگرتوەکان بێگومان ئێمە بۆ ئێمە وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت زۆر گرنگە. دووبارەیەکەمەوە نەتەوەیەکی بێدەوڵەت بۆ ئێمە زۆر گرنگە کە سکرتێری نەتەوەیەگرتوەکان بە پێی خۆی هاتوو بۆ لای ئەم نەتەوە بێدەوڵەتە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دۆم هەر هاتنی بۆ ئێرە شەرعیەتێکی گەورە بە هەرێمی کوردستانەدا لە کاتێکا کە هەر ئەکتەرەکانی ناوخۆی هەرێمی کوردستان خۆیان باسی لەوەکەن ڕۆژانە گوێت لە نابێ کە شەرعیەتی هەرێمی کوردستان لەژێر پرسیارایە و احتیمالە هەرێمی کوردستان بکەوێت و هاتنی سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان بۆ ئێرە یەک پێمان ئەڵێ کە هەرێمی کوردستان بۆ ئێمە وەکو نەتەوەیەگرتوەکان گرنگە. دوو هاتوین داواتان لەکەین گرفتەکانتان چارەسەر بکەن. سێ چونکە ئەگەر گرفتەکانتان چارەسەر نەکەن کار ئاسانی بۆ ئێمە ناکەن لە عێراق و لە کوردستانیشە. ینی ئەمەوێ بڵم نەتەوەیەگرتوەکان وەکو شەریک و پارتنەر هاتووە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. زۆر باشە. باسی لە ڕێککەوتنی شنگال کرد. لە ڕێککەوتنی شنگالیشە تەڕەفی سێم نەتەوەیەگرتوەکان بوو کە ئامادە بوو. ئەتوانن فشار دروستکەن بۆ چارەسەرکردن ئەو شارەکە بێگومان ئەتوان فشار دروستکەن خراپەکەوتنە هیچ نەبێ فشار دروستکەن بۆ چونکە تۆ ئێستا لە بەغا حکوومەتێکت هەیە بە پێشەوانەی حکوومەتەکانی پێشوەوە کە ئەکرێ خاڵی بەهێزی زۆر بێ بەڵام خاڵە لاوازەکە ئێزانی بریتێ لە چی بریتێ لە پەیوەندی جیهانیەکانی. ئەم حکوومەتەی بەڕێز محەممەد شیع سوودانی حکوومەتێکە ئەوێت تا ئێستا ئەوەی کە بینیمانە بەجددی گرفتەکانی لەگەڵ کووردا چارەسەر بکە و بۆی گرفتەکان لەگەڵ کووردا چارەسەر بکە پێویستی بە ڕەمزیەتی کووردە لەسەر ئاستی کۆمەلگای ئەنتەرناسیۆنال
ڕەمزیەتی کورد بە معناشی بمانێ نەمانێت ئەکرێ لە ناو خۆمان هەموو ڕۆژێک 10,000 ڕخنە لە یەکتری بگرین و ئەمە زۆر ئاسایی و نۆرماڵە. فەڕەنسیەکان ئەڵەن جلە پیسەکانی خۆمان لە ماڵ خۆمانە شوین زۆر ئاساییە پارتی یەکێتی ڕخنە لە پارتی بگرێ پارتی لە یەگرتووی بگرێ یەگرتوو لە کۆمەڵی بگرێ کۆمەڵ لە نەوەی نوێی بگرێ زۆر ئاسایە بەڵام ئەوەشمان با لە بیر نەچێ کە لە ناو ناوەندەکانی بڕیاری جیهانیە کورد پێگەیەکی زۆر تایبەتی هەیە. محەممەد شیع سوودانی پێویستی بەم پێگە تایبەتەی کووردە لەو شوێنە حساس و هەستیارانە لێرەوە ئەو پێویستی بە کۆمەلگای ئەنتەرناسیۆنالە کۆمەلگای ئەنتەرناسیۆنالیش خۆی هاتووە ئەڵێ گرفتەکان لەگەڵ شنگالە و ڕێکەوتنی شنگال جێبەجێ بکە بۆیە شانسی جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال ئێستا لە هەموو کاتێ زیاتر باشە. هۆشداریشی بێچێتی و پارتیداوە خۆت وتت بێگومان هەندی وەرەگرن بێگومان ڕەهۆشداری ڕاستەوخۆ زۆر جار هۆشداریەکان ناڕاستەوخۆن بەس ئەم جارە بەڕاستەوخۆ هۆشداریەوە بە یەکێتی و بە پارتی پێی وتون دووبارەی ئەەکەمەوە پێی وتون گرفتەکانتان چارەسەرکەن یەک دوو بەیەکەوە حکوومەت بەڕێوە بەرن سێ هەڵبژاردن با لە ئەم ساڵا بکرێت هەموو ئەمانە کە پێت ئەڵێ هەمووکو فشار پێتەڵێ هەمووکو تێبیدێکی دۆستانە پێتەڵێ هەمووکو ئەوەی پێتەڵێ ئەگەر تو ئەمانە نەکەی دواتر من ناچارم لە بەردەم هەموو نەتەوە یەگرتووەکانە بڵام کە تۆ ئەمەت نەکردووە. سپاس بۆ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق. سپاس بۆ جەنابمان بووی. سپاس بەخێر بێ دکتۆر.